لا تۆریەکەمی بەڕامی بانی باش کوردستاندا باز لەو فیستیڤالە دەکەین کە لە پارکی ئازادی شاری سلێمانیدا ئەمڕۆ بەڕێوە دەچێت. بابزانین ئەو پشکنانەکە لەو فیستیڤالدا ئەنجام دەدرێت چەند پشکنین چەند جۆری پشکنین لە هەمان کاتێک و باز دەکرێت 20 دکتۆر ئامادەی هەیە لەم فیستیڤالە بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە وەردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین بە میوانداری دکتۆر ئەحمەد بەرزنجی لە پرسراوی گشتی ڕێکخراوی فری دکتۆر لە کوردستاندا هەروەها لەگەڵ دکتۆرە سیما ئیسماعیل ئەندامی ڕێکخراوی فری دکتۆر کاردوکیان ئەمڕۆ لە ستودیۆ ئامادەن بەخێر بن. باش دکتۆر ئەحمەد ئەمێ سەرتا لە تۆ دەست پێ بکەم ئەمێ سەرتا باسی ئەم فیستیڤالەمان بۆ بکەی ئەمڕۆ بەڕێوە دەچێت تا چەند ڕۆژ بەردەوام دەبێت چۆن بەگشتی؟ سەرەتا ئێمە وەکو ستافی تیمی فری دکتۆرز زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونمان لە بەرنامەکانی NRT کە هەمیشە دەست پێشخەر بوونە لە هاوکاریکردنی ستافی ئێمە لەلایەنی میدیاییەوە دەستخۆشیان لەکەین. ئێمە وەک ستافی فری دکتۆرز ستافێکە پزیشکیە کار دەکات لە سەردابینکردنی عیادە و عیلاجی بێ بەرامبەر بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت لە هەمان کاتیشدا ئیشەکەین لەسەر public health یعنی چۆملەی تەندروستی گشتی و بەرزکردنەوەی ئاستی تەندروستی گشتی لە کۆمەڵگا بە تایبەت لە هەرێمی کوردستان و لە عێراقدا. ئەم فیستیڤاڵە یەکێکە لە پرۆژەکانی فری دکتۆرز کە یەکەم جارە لە ئاستی عێراق و کوردستان شارێکی پزیشکی بەو گەورەیە بکرێت بەو هەموو خزمەتگوزاری تەندروستیانە پێشکەش بکرێن بۆ خەڵکی بەبێ بەرامبەر. زۆر باشە. با بچمە لای دکتۆرە سیما من دکتۆرەگیان بەخێراتین پێمان بڵێ چەند دکتۆر لەم فستیڤالەدا بەشدار ئێمە لە سەرەتای دەقدیمادا باسی ئەومان کرد کە 120 دکتۆرە ژمارەکەوە؟ بەڵێ لەم فستیڤالەیە نزیکی 120 کەس لە ئەندامانی تیمی فری دکتۆرز لە هەر سێ شارەکانی هەولێر و سلێمانی و کەسەرجەوە بەشدارن. سەرجەمیان خوێندکارانی بەشە پزیشکیەکانن بە پەیمانگە و زانکۆکانەوە. زۆر باش. باش دکتۆرە سیما ئەمە باسی ئەو پشکنیانەمان بۆ بکەی کە لەوێدا ئەنجام دەدرێت چ جۆرە پشکنینێکن ئایا تەمەن لێرەدا ڕۆڵ دەبینێت یاخود چۆن؟ بەڵێ فستیڤالەکەمان لە دوو بەشی سەرەکی پێکێت بەشێکیان بەشی هۆشیاری تەندروستی لەگەڵ زانیاری پزیشکیە و بەشی دووەمینیشان بەشی پشکنینە تاقیگەیەکانە. لە بەشی پشکنینە تاقیگەیەکانە سەرجەم ئەم پشکنیانە بەبێ بەرامبەر ئەنجام ئەیرە کە یەکێکە کە هەر یەکێ لە پشکنینەکان بریتین لە پشکنینەکانی چاو و جان هەروە بریتین لە پشکنینەکانی شەکر و پستانی خوێن کە ئەمانە پشکنینە سەرەتایەکانن کە ئێمە بۆ خەڵکی ئەنجامی ئەین و هەروەها لە پشکنینە تاقیگەیەکانیش وەکو پشکنینەکانی CBC کە ئەم پشکنینانە پشکنینەکانی فەحسی عامە هەروەها پشکنینەکانی H. pylori کە بەکتریای مەعیدەیە هەروەها پشکنینی ڤایرۆساتە کە سەرجەمیان بێ بەرامبەر بۆ هەموو هاوڵاتیان ئەنجام ئەیرێت. زۆر باشە. دکتۆر ئەحمەد تۆ بۆمان باس بکە بەشی هۆشداریتان چۆنەوەکو دکتۆرە سیما باسی کرد؟ ئێمە طبعاً کە ئەم فستیڤاڵە ئەەکەینەوە ئەبێ بای ئەوە ستافێکمان هەبێت کە بە شێوەیەکی زۆر جوان ئامادە بن بۆ ئەو خەڵکی شیکەنەوە بە تایبەت بابەتە پزیشکیەکان کە لە ناو کۆمەلگای ئێمە زۆر گرنگی پێ نادرێت بۆ نمونە بابەتی ئەنتیبایۆتیک ڕزستنس دیژە زیندەیەکان کە لە لای خۆمان زۆر باوە هەر کەسێک و بە کەیفی خۆی دەرمان وەرەگرێ دەرمانی ئیلتیهابات وەرەگرێ بە شێوەیەکی ناعیلمیانە کە هەر لە خۆی ئەو دەرمانانە وەرەگرێ وای لێدێ دوای ماوەیەک سوود لەو دەرمانانە وەرناگرێ وای لێ دەکاتێ لەو حاڵەتی ئێمە پێویستە ئەو دەرمانانی بدەین ئەو عیلاجانی بدەین ئەو دەرمانانە ئیش ناکەن لەسەری بۆی ئێمە هەنێ سامپڵمان هێناوە بە شێوەیەکی زیندوو بە شێوەیەکی لایڤ لە ژێر مایکرۆسکۆپەکانیشەوە ئەتوانن سێری ئەو سامپڵانە بکەن کە چۆن ئێمە عیلاجیان ئەدەینە سوود لەو عیلاجە وەرناگرن بۆ نمونە ئەوە بەشێکە لە بابەتەکان ئێستاش دکتۆرە سیما باسی بەشێکی زۆر گرنگتان بۆ ئەکا کە بەشی برێست کانسەرە. بەڵێ ئەم بەشێکی گرنگمان هەڵبژاردووە کە بتوانین هۆشیاری بدەین بە خەڵکی لەسەری لەبەروی ئەویش کە بەشی برێست کانسەرە شێرپەنجەی مەمەک لەبەروی ئەم بابەتەمان هەڵبژار چونکە لە کۆمەڵگەی ئێستەمانە و لە هەموو وڵاتانیشا بەگشتی ئەم بابەتە زۆر جەختی لەسەر کراوەتەوە لەبەروی لە ئێستاە وەک ئەزانین ئەم شێرپەنجەی مەمەک ڕوو لە زیادبوونە لە خانمانیشە و لە پیاوانیشە بە هەمان شێوە کە تێیدا باز لە ئەوە ئەکرێت کە چۆن ئێمە خۆمان پارێزین لی کە بەشێکی سەرەکی ئەوەیە چکە هەمیشە خۆپارێزم باشترە لە چارەسەرکردن هەروەها بەشی ئەو هەروە لەسەر هۆشیاریکردنەوە لەسەرەوەی کە بزانین ئەم کەسە چۆن هەست بکە کە تووشی ئەم شێرپەنجەیە بووە کە هیچ نەشڵەژێ ئەگەر هاتوو هەستی بەگرەیە کرد لە سنگی ئەم کەسەیە بەڵکو ئێمە هۆشیاری ئەدەین لەسەر ئەوەی کە پشێ بۆ لای پزیشکی پسپۆر و پشکنینە سەرەتاییەکان بخۆی ئەنجام بات. باشە دکتۆرە سیما هەرچەنە ئەم مانگەش مانگی
هۆشیاری شەرپەنجەیمان کە بزانام لە بەروارێکدا ئۆکتۆبەری پەمەی دیاری کراوە باشە بەڵام بەشێکیان هەن بۆم نەتووشی نەخۆشیەکە بن بە تایبەت گەر شەرپەنجەش بێتە ئەگەنە قۆناغی کۆتایی لەوانەیە ئەوان هەستی پێ نەکەن ئێوە لێرەدا جگەلەوەی کا هۆشیاری بڵاو دەکەنەوە هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە تا چەند پێتان وایە گرنگە ئەم جۆرە فستیڤالانە کە بشکنین بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان ئەنجامدات هەبوونی کار و چالێکی لەم جۆرەدا هەبێ بەڵێ گرنگی ئەم فستیڤالانە زۆرە لە کۆمەلگای ئێمەیە چکە بمانێ و نمانەوە کەرتی تەندروستی گەرتێکە کە زۆر مهمە لە کۆمەلگای ئێمەیە بۆیە ئەبینین و ئەبیستین کە هەنێک کەس هەیە کە تەنها لەبەر ئەوەی کە هۆشیارێکی نیە لەسەر بوون ئەم بابەتە هەتاوەکو ئەوەی کە حاڵەتەکەی نەگاتە حاڵەتە کۆتاییەکانی هەستی پێناکە بەڵام ئەگەر هاتو ئێمە هۆشیاری بین لەسەر ئەوەی کە ئەم کەسە ئەتوانێت هەر لە ماڵەکەی خۆیە پشکنینی خۆی بۆ خۆی ئەنجام بات ئەوە زۆر ئەتوانێت هەز بەم شەرپەنجەیە بکات بەم گرێ بکە کە لە سنگیا هەیە زۆر باشە دکتۆر ئەحمەد لە زمانی ئەو پشکنینانی کە ئەیکەن بە پشکنینی کۆرۆنا ئەنجام دەدەن ئێوە پێی ڤایرۆسی کۆرۆناتان لایە بۆ ڤاکسین یاخود شتێکی بەڵێ خۆش حاڵانە دوێنێکە لە ئاخیر دەقەیە نەخۆشخانەی عەلی ناجی ئەوانی هاتنە سەرخەس سوپاس کە ئەوانیش هاوکارمان بوون بەبێ بەرامبەر فەحسی PCR-ەکەن بۆ هەموو ئەو خەڵکانی کە لەو ڕۆژەیە ئامادە ئەبن و لەو کەسانە کە بەتایبەت شکیان لەوەیە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنن بەبێ بەرامبەر ئێمە ئەتوانین ئەو پشکنینەشیان بۆ بکەین جگە لەوەی کە ئێمە هەنێ پشکنینی ئیندایرێکتمان هەیە بۆ دۆزینەوەی کۆرۆنا بۆ نمونەوەکو CBC و CRP کە CRP-یان ئیلتیهابی سینگە یعنی ئێمە لە هەردوو ئەو لاوە ئەتوانین ئێمە دەریکەین کە ئەو کەسێ ئەگەر هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بێ بەبێ بەرامبەریش ئەو خزمەتگوزاری بۆ پێشکەشەکرێت باشە دکتۆر ئەحمەد لێرەدا بێگومان فستیڤاڵی لەم جۆرە گرنگی خۆی هەیە و سەردانیکەری باشیشی دەبێت ئایا ئێوە مەرجتان داناوە ئەوانی کێن بۆ پشکنینە جۆر بە جۆرەکان وەکو دکتۆر سما ئەمەژەی پێکرد مەرجی تایبەت هەیە بۆ نەبووتری ئەم کەس ئەم مەرجان هەیە ئەو کاتە ئەو پشکنینی بۆ ئەنجام دەدرێت لە هەمان کاتا پشکنینەکان چۆن دەکرێت بەڵێ ئێمە هەر لەگەڵ سەرەتا داخڵبوونت ئێمە وەکو سێرکەڵێکی بازنەیەکمان دروست کردووە بازنەیەکی پزیشکی کە لەگەڵ داخڵبوونی کەسەکەیە ناوی ئەنووسێ فۆڕمێکی بۆ ئەکرێتەوە ئەو فۆڕمی پێ ئەدرێ پێ ئەوترێ کە پیشنس کەیشیت باشە بەش بە بەشی ئەم فەحسانە ئەتوانێ بکات تا ئەگەیەتە بەشی تاقیگا پزیشکەکان بەشی خوێن و ئەو بابەتانە لەو بەشەیە نەخێر هەر لە خۆی ناتوانێت بڕوا خۆی هەڵی بژێرێ بەڵکو دکتۆرێکمان هەیە ڕاوێژکاری بۆ دکتۆرەیەەکە بۆ پزیشکەیەەکە باسێکی حاڵی خۆی ئەکە باسێکی وەزعی خۆیەکە ئیتر ئەگەر بزانین نوقسانی لە چی شتێکە هەیە پێویستی بە چی جۆرە فەحسەکە ئەو دکتۆرە ئەو فەحسەکەی بۆ دیاری ئەکات و بەپێی نووسینی دکتۆرەکەیە ستافی ئێمە ئەو فەحسانی بۆ ئەکەن زۆر باشە دکتۆرە سیما من دەگەڕێمەوە لای تۆ سەبارەت بەوەی کە ئێمە باسی پشکنینەکانمان کرد هەروە لە فستیڤالەکە ئێوە هۆشداریش دەدرێت هیچ ڕێکارێکتان گرتوتە بەر بۆی چارەسەری بەشێک لە نەخۆشیەکانیش لە ئێوە دابین بکرێت بۆ ئەو کەسانی کە سەردانی ئێوەکەن لەنەوە خودی فستیڤالەکە نەخێر بەڵام بەشێکی گرنگی فستیڤالەکە ئەوەیە کە ئەم کەسانە کەیان ئەم بەشداربوانەیان بەشداری فستیڤالەکە ئەکەن هەر ئەوەیە کە پشکنینەکان بەبێ بەرامبەر ئەنجام بن نەخێر ئێمە لەوێ پزیشکێکی شارەزا لەوێ ئاماژە بێ کە هەر دەچووی کۆلێژی پزیشکیە ئەم کەسانە کە ئەم پشکنیانیان ئەنجامدا لە دوای ئەوە لەسەر کیشیتەکە نووسراوە کە ئەنجامەکانی چۆنە و ئەم پزیشکە پسپۆرە سێری ئەکات و ئەیبینێتەوانێ و سیرەکە بزانێت باری تەندروستی ئەم کەسە چۆنە ئەگەر هەر خەلەلێک لە جسمی ئەم کەسەیە هەبوو لە باری تەندروستی ئەم کەسەیە هەبوو ئەمڕۆنی لای پزیشکی پسپۆڕیەکە کە ئەمە خۆی لە خۆیان بەشێکی زۆر مهمە خاصن بۆ ئەو کەسانی کە هەژار و کەم دەرامەتن لەوانەیە نەتوانێت ئەو بچێت بۆ تاقیگەیە کە پشکنینێکی سەرەتایی خۆی ئەنجام بە بەڵام لای ئێمە زۆر کار ئاسانی بۆ بکەین کە ئەسڵەن وەکو تەشخیصکردنێکی سەرەتایی ئێمە ئەتوانین لەوێ تەشخیصی بۆ بکەین و دواتر ڕوانی لای پزیشکی پسپۆڕی بکەین باشە دکتۆر ئەحمەد منەمەوێت پرسیار ئارسی جەناب بکەم ئایا ئەم فستیڤالە چەند ڕۆژ بەردەوام دەبێت تەنها یەک ڕۆژە لە هەمان کاتشدا کە ینی زۆر هاوکاری ئێوەی کردووە کاشمێر چەند بۆ چەند دەبێت ئێمە نزیکەی بۆ 3 مانگ ئەڕوا ستافەکەمان ئیش لەسەر پرۆپۆزەڵ و دیتیلی وردی ئەم پرۆژەیە ئەکەن ئەم فستیڤاڵەکەن خۆشحاڵانە ماوەیە لەمە پێش پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەوان سپۆنسەریان کردین کە ئێمە وەکو تیمێکی بێلایانی سەر بە هیچ لایەنێک نیم بۆیە یعنی ترجاری وای خۆمان پێویستە بگەڕین بە دوای سپۆنسەر تاکو سپۆنسەری پرۆژەکانمان بکەن ئەم جاریان ئەو سپۆنسەرمانی کرد بۆی تر نزیکەی مانگێک کە تقریبان ئێمە ئیشی لێ ئەەکەین و بۆ یەک ڕۆژ بەردەوام ئەبێ بەداخەوە زیاتر نییە ئەویش بەهۆی ئەوەی کە تۆزێ زەحمەتە ئەندامەکان و دکتۆرەکانی ئێمە بەشێکی زۆریان لە شارەکانی هەولێر و کەرکووکشۆ ئامادە ئەبن بەڵام ئێمەش ئەو کاتەکەمان درێژ کردێتەوە لە دوونی و دەستی پێ ئەکات تا کاژمێر 9 شەو ئەبێت
هاوکارن ئێوە لە شارە جیاوازەکانەوە بەڵێ. بەشداریەکەن ئەی ئێوە بەتەمان بەنیازن ئەم فستیڤالە بەرنە شارەکانی تری بەڵێ بەدڵنیاییەوە هەرێ بەدڵنیایی ئەوکو سەرەتا ئێمە پێمان خۆش بکە لە شاری سلێمانی دەست پێ بکەین کە وەکو یەکەم جارە لە عێراق و کوردستان ئەم جۆرە فستیڤاڵەیە بکرێ بەم خزمەت گوزاریە زۆرە ئینشاءڵڵا لە جارانی داهاتوش لە شارەکانی ترشە هەماشە دووباراکەین. باشە ئێوەکو فری دکتۆرس یەکەم فستیڤالە بەم شێوەیە ئێوە ئەنجامی دەن یان یەکەم جارە ترمان کردووە بەڵام تۆزێ بچووکتر بۆ نمونە لە ڕۆژی دیابێتیز ڕۆژی شەکرە بۆ نمونە لە شارەکانی کەرکووک و سلێمانی و هەولێر و بە هاوکاری ڕێباز دەستگای ڕێباز فاوندیشنە جارێک لە جارەکان کە بە هەمان شێوە فەحسی شەکرەمان دەکرد بەڵام ئەم جارە فەحسی شەکرە یەکێکە لە بەشە بچووکەکانی ئەو فستیڤاڵە گەورەیە یعنی ئەمە بەشێکی زۆرمان هەیە مەجموعە فەحسێکی زۆرمان هەیە ئێمە کە دەستی پێ ئەکا لە بەشێکی تایبەتمان هەیە بە فەحسی چاو چەند ئامێرێکی ئەلکترۆنیمان هێناوە لەگەڵ ستافێکی تایبەت هاتوون لەوێ فەحسی چاوەکەن بەبێ بەرامبەر دواتر ئەوش پێویستی بە چاوێلکە بوو بە داشکانێکی زۆرەوە چاوێلکەی بۆ ئەکرێ ستافێکی تایبەتمان هەیە بە فەحسی دان هەروەها بە دانانی فلۆراید ئەپلیکیشنز بۆ ئەو منداڵانەی کە پێویستیان بە فلۆرایدە تاکو دانەکانیان تەسەوس نەکە بەشێکی تایبەتمان هەیە بە وەکو باسمان کرد تاقیەکان بەشێکی تایبەتمان هەیە بە زەختی خوێن و بە شەکرەی خوێن و بە فەحسی BMI کە بۆ ئەو کەسە دەرەخە ئایا تا چەنە ئەگەری توشبوونی هەیە بە نەخۆشی شەکرە یعنی نزیکەی 8 بەشە بن ئەو خزمەت گوزاریان کە ئێمە لەوێ پێشکەشیەکەین. زۆر باشە دکتۆرە سیما زۆر جەلاوانەیە کەسانێک بەهۆی کەم جەرامەتیەوە هەنێ پشکنین و بڵی تەندروستی خۆیان تا ڕادەیەکی زۆر پشتگوێ بخەن باسی ئێمەمان بۆ بکە باسی گرنگی ئەم ڕێکخراوە و ئەم فستیڤاڵانەمان بۆ بکە بۆ ئەوەی کەسانی کەم دەرامەتیش بتوانن هاوشێوی کەسانی دیکە پشکنینی خۆیان بکەن بزانن تەندروستیان چۆنە. بەڵێ وەکو پێشتریش باسم کرد لەوانەیە کە زۆر کەس هەبێت زۆر هاوڵاتی هەبێکە نتوانێت لە بەرەوەی باریدار لە بەرەوەی باریدارەیە ڕێگەینە نتوانێتکە سەردانی خۆشخانەکان کە بۆی کە حتا پشکنینێکی سەرەتایی خۆی بکە بەڵام ئێمە لە ئەم فستیڤاڵەیە کۆمەڵێک پشکنینمان کۆ کردوتەوە کۆمەڵێک کۆشاریمان کۆ کردوتەوانێ بۆی کە لە یەک شوێن ئەم کەسە بتوانێت کە ئیسفادەیەکی زۆر بکات. دکتۆر سیمار چەنە کاتەکانشی ماوە بوون وەکو دکتۆر ئەحمەد ئاماژەی پێ کرد دوونی و دەست پێ دەکات باش وەکو پێشبینی خۆتان پێتان وایە سەردانیکەران بۆ ئەمڕۆ چۆن دەبێت فستیڤاڵەکە چۆن بەڕێوە دەچێت هەرچەنە ئێمە وەکو NRT زیاتر ئەو بابەتانەی کە فستیڤاڵن یاخۆ یارمەتیدانن یاخۆ ڕێکخراوەکانن ئێمە پێش دەستپێکردن یاخۆ دوای چەند ڕۆژێکە لە دەستپێکردیان ئێمە بەشەی میدیایی بڵاوی دەکەین و زانیارەکان بە بینەران دەگەین بۆ یامان ئاگادار بن بەڵام ئێوە خۆتان چیتان لەو بارەیە کردووە و هەزەکان پێشبینیەکان چۆن دەبێت؟ ئەلحەمدولیلا پێشبینیەکانی ئێمە زۆر باشە و هەستەکەین کە خەڵکێکی زۆر یەت بۆ فستیڤاڵەکە لە بەرەوەی پێشتریش کە ئێمە بانگەشەیەکی زۆرمان بۆ کردووە بۆ هەموو هاوڵاتیان و هەروەها وەکو ئێوەش خۆتان یارمەتی دەرمان بوون لە بانگەشەکردنی ئەم فستیڤاڵە بۆی پێشبینیەکانمان زۆر باشە و تەواقیەوەکەین کە زیاتر لە 1000 کەس سوودمان بێ لەم فستیڤاڵەیە. ئینشاءڵڵا دکتۆر ئەحمەد ئەمە وەکو ئاماژەت پێ کرد ئەمە یەکەم فستیڤاڵ و پرۆژەیە بەم شێوازە بە شێوازێکی وا گەورە پڕخزمەتگوزاری بۆ هاوڵاتیان ئامادە بکرێت. پرۆژەی ئێوە چییە کە ئەمە یەک ڕۆژ ئەخیانێ بەنیازن هیچ پرۆژەیەکتان هەیە لە داهاتوودا گەر مانگی جارێ دوو مانگ جارێ سێ مانگ جاریش بێ ڕۆژێکی و ئاوا چەرخام بکەن بۆ هاوڵاتیان؟ ئێمە پرۆژەکانی فری دکتۆرز بە شێوەیەکی بەردەوام چەند ساڵە کاری لەسەرەکەین بۆ هەنێ پرۆژەمان هەیە مانگی جاریا خود دوو مانگ جارێ بە هەمان شێوە لە شارەکانی کەرکووک و سلێمانی و هەولێر کۆ ئەبینەوە کوستاف بە شێوەی گشتی ئەوە سیستەمەکەمانە تاکو زیاتر یەک بناسین تاکو زیاتر شارچێتی نەمێنێ تاکو بابەتی زمان نەمێنێ کە ئێمە لە فستیڤاڵەکەی ئەمڕۆژە خزمەت گوزاریەکان بە 4 زمان پێشکەشەکەین بە زمانی عەرەبی و کوردی و ئینگلیزی و تورکی ئەو ستافانە بە شێوەیەکی گشتی ئامادە کراون و دابش کراونەتە سەر شەفتەکانە کە لە هەر شەفتێکا کەسێکی تێبێ ئەو زمانەیە بزانێت جا ئێمەش خزمەتە گوزاریەکان کە ئێمە ئەیکین یاخود ئەو پرۆژانەی کە ئێمە ئەیکین تێکەڵن بەشێکی زۆریان لەسەر بابەتی هاوکاریە کە بە شێوەیەکی بەردەوام شەرتیش نییە تەنها ئێمە لەسەر ئەو لایەنە کارکەین کە زیاتر مەسەڵ بۆ نمونە تەنها خانی بە ساڵات چوانە یاخود تەنها بۆ بێدایک و بێ باوکەکانە نەخێر جاری وایە سێرەکی بۆ لای هەنێ بەشی ئەم کۆمەلگایە ئەچین کە کۆمەلگا ئەوانی لەبیر چۆ بۆ نمونە ئەو کەسانی کە خۆڵک و ئەکەنەوە لە کارگەی خۆڵەکان باشە ئەچین مەجموعە فەحسێکیان بۆ ئەەکەین مەجموعە نوقسانیەکیان هەیە لەلایەنی پزیشکیەوە بۆیان پڕەکەینەوە ئێمە لێرە لە هەمووی گرنگتر پرۆژەیەکمان هەیە کە بەردەوامە لە شاری هەولێر و لە شاری کەرکووک و لە شاری سلێمانیش ئینشاءڵڵا لە نزیکەی هەفتەیە بۆ 2 هەفتەی تر دەستی پێ ئەکا بۆ وەرگرتنی نەخۆش کە ناوی پرۆژەی FDU Free Doctors Union کۆمەڵی پزیشکانی بێ بەرامبەر ئەمە بەشێکە لە فری دکتۆرز ئێمە لەگەڵ دکتۆرەکانە
اتفاقەکەین عقد ئەەکەین کە هەنێ دکتۆر هێمان یەک نەخۆشمانداتێ هەیە دەمان ئەداتێ بە دکتۆر و بە دەرمانخانە و بە تاقیگا بە هەموو اختصاصە طبیەکانەوە چی پێست بێت چی هەناوی بێت چی ئافرەتان بێت چی منداڵان بێ ئێستا بۆ نمونە تەنها لە شاری هەولێر ئێمە نزیکی 170 نۆرینگەمان هەیە لە شاری کەرکووک نزیکی 120 نۆریگەمان هەیە لە شاری سلێمانی تازەوە دەستمان پێکردن نزیکی هەفتەیە 2 هەفتە ئیشمان لەسەری کرد ئینشاءڵڵا پرۆژەکە نزیکی 2 هەفتەیەکە دەسی پێەکە لە شاری سلێمانیش نزیکەی خۆشحاڵانە بماوە کەمەیە توانیمان زیاتر لە 25 نۆرینگە داخڵکەین کە کۆی گشتی نۆرینگەکانی فری دکتۆرز لە ئەم سێ شارەیە نزیکەی 300 نۆرینگە ئەبێت بە هەموو اختصاصە جیاوازەکان تاکو ئێستا لە شارەکانی هەولێر و شارەکانی هەولێر و کەرکووک نزیکەی 30,000 کەس سوودمەند بوونە لە ئەم چۆم لەی ئەم خزمەتگوزاری کە پێشکەشەکەین ئێمە لە قسەکانتە ئەوەی زۆر سەرنجیمنی ڕاکێشا دکتۆر ئەحمەد باس لەوە کرد کە لە شارەکانی دیکەی کوردستانەوە ئێوە هەماهەنگتان هەبوو هاوکاری یەکتر بوون پاشان لە شاری سلێمانی ئەم فیستیڤاڵە بەڕێوە دەبن چۆن بوو ئەم هەماهەنگ یاخود ئەم هاوکاریە یەکی گرتەوە کەوتەی نێوان بۆ نەقاڵ بێکەوە ئایا پێشتر ئێوە لە فیستیڤاڵی پێشووتردا بێکۆبوونەوە دووبارە دەستان پێ کردەوە ئێمە کوستافی فری دکتۆر سیستمێکمان هەیە جیاواز لە ڕێکخراوەکانی تر یاخود لە تیمەکانی تر ئێمە زیادۆک و تیم ئیشەکەین تا پێمان بکرێت پێکەوە ئیشەکەین لە زۆربەی پرۆژەکانمانە ئەندامەکانی هەموو شارەکان کۆ ئەەکەینەوە بۆ نمونە پزیشکە گشتەکان لە هەموو شارەکان کۆ ئەبنەوە لە یەک برانچێکی ئیڤنتێکە پزیشکی دانەکان هەر هەمویان کۆ ئەبنەوە لە هەموو شارەکانە لە یەک برانچێکە کۆیانەکەینەوە بۆی ئێمە یعنی ئەمە شتێکی تازە نییە بۆ ئێمە بەڵکو سێر ئەەکەن لە ئیڤنتەکانمانە جیاوازیەکی تایە تێکەڵبوونی ڕەنگە جیاوازەکانی تایە زمانە جیاوازەکانی تایە خزمەتێکی زیاتر پێشکەشەکەین ئەزمونێکی زیاتری تایە بگرە یعنی ئەو فەرقی کە تێتی تێکەڵکردنی ئەندامەکانی ئەو شارەیە وا ئەی کردە بە کوواڵەتیەکی بەرزتر ئێمە پرۆژە و کارەکانمان پێشکەشکەین هەر شارێک و تامی خۆی هەیە کە لە بیرۆکەکان و لە ئەو کارانەی کە پێشکەشیەکەن زۆر باشە دکتۆرە سیما تا چنە ئێواتەوان سوود لە تۆڕە کۆمەڵایەتەکان ببینین لەوەی لە جیاتیەوەی تاکێک لەم ڕۆژەیە فریانەکەوت بێ پشکنین لە ئێوە بک پەیوەندی بە ئێوە بکە هەندێک نیشانی نەخۆشیەکەی خۆی بڵێ ئێوە ڕێنمای بکەن هیچ سوودێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەبین لەم بابەتانەدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نەخێر بۆ ئەم فیستیڤاڵە نەخێر لەبەرەوەی ئێمە هەر جیاواز لەم فیستیڤاڵە شۆک و ڕێکخراوەکەی جەناب بەڵێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەڵێ ئێمە ئەتوانین ئیسفادی لێ بکەین بۆ یەکێک لەو پرۆژانێک کە دکتۆر ئەحمەدیش باسی کرد پرۆژەی FTU ئەو کەسانی کە هەژار و کەم جەرامەتن ئەوان پەیوەندی بە ئێمەوە ئەکەنجا لە هەر ڕێگەیەکی تۆڕە کۆمەڵایەتەکانەوەی خۆت بە ژماری پەیوەندی بێ ئەوان پەیوەندی بە ئێمەوە ئەکەن ئاگادارمانەکەنەوە لە حاڵ و بار و گزەرانی خۆیان ئێمە ژوو کوستافی فری دکتۆرز لیژنەیەک لە ئەندامانی خۆمان ئەچێت بۆ ماڵی ئەم کەسە بۆی کە بکۆڵێتەوە بە دۆدەچوومکە لەسەر باری دارایی و باری تەندروستی ئەم کەسە بۆی بزانێت کە ئایا بەڕاستێکی ئەمە مستحقی ئەوەیە کە ئێمە بینێرین بۆ لای دکتۆرەکە بە خۆڕایی چارەسەری بکە بۆ لای تاقیگەیەکە بە خۆڕایی پشکنینی بکە یاخود ئەو دەرمانخانەی بە خۆڕایی چارەسەری ئێنێ بۆیە بەڵێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێمە ئەتوانین خەڵکی سوودمان بێ لەمە باش دکتۆر سیما وتە کە خۆتان لیژنەیەک پێکدەهێنن یاخود چەند کەسانێک پێکدێن و سەردانی ماڵی ئەو کەساکان ئەمە تەنها لە چوارچەوەی شاری سلێمانیدا ئەمە بەڕێوە دەچێت نەخێر لە ئەو هەر سێ شارەکان لە هەولێر و سلێمانی و کەرکووک کە پرۆژە FTU لەوێ هەیە ئێمە لە هەر سێ شارەکانە لیژنەی ئەندامەکان دەرەچێت بۆ ماڵی ئەم کەسانە بۆنە لە شاری کەرکووک ئەندامانی کەرکووک چەند کەسێک ئەچن بۆ ماڵی ئەم کەسانە هەفتانە لە لیژنەکانە لە شاری سلێمانیش بە هەمان شێو کاتێککە دەستمان پێکرد زۆر باشە دکتۆر ئەحمەد جیاواز لە پزیشکانی پسپۆر خوێندکاریش لەگەڵەوەیە بەشدارە خوێندکاری کارمەندانی بەشە تەندروستیەکان بە هەموو اختصاسەکانیەوە هەروەها بە دکتۆرەکان و بە خوێندکارەکانیش ئامادەن و بەشدارن لە فستیڤالەکەی ئەمڕۆ هەروەها لە تیمەکەش بەشێکی زۆر باشە ئەمە وەکو پرۆڤەیەک ئەبێت بۆ خوێندکارەکان کە بتوانن زیاتر لە نزیکەوە بە بابەتە پزیشکەکان زۆر بەدڵنیایە ئێمە خۆمان ئەبینین کاتێک کەسێک تەخەڕوجەکە مستەوای علمی چەندێکە باشە مستەوای لایانی زانستی و لایانی عملی چەندێکە زانێ لەگەڵ ئەندامێکی فری دکتۆرس کاتێتە خەڕوجەکە زیاتر لە 50 ئیڤنتی کردووە لە پێش هەر ئیڤنتێکە بۆ نمونە با من باسی ئەم فستیڤالت بۆ بکەم بە شێوەیەکی گشتی زۆربەی ئەندامەکانمان زیاتر لە 4 کۆرسیان کردە تێتی 2 کۆرسێتی 3 کۆرسێتی 4 کۆرس و تێشێتی زیاتر ئیتر لە کۆرسی ئۆنلاین و کۆرسی ئۆفلاین و کۆرسی عملیش ئیشیان کردەجات و ئەم هەموو کۆرسەیە وات لێکە ئەزمونێکی زۆرت هەبێ لە لایانی پزیشکیەوە بە هەمان شێوە کە تۆ لە ڕێگەی ئەو هەموو ساڵەیەکە ئەوەنە ڕاهێنان ئەەکەیت و ئەوەنە نەخۆش ئەبینی لە ڕێگەیم ئیڤنتانە بەدڵنیاییەوە فەرق و جیاوازێکی زۆرت ئەبێ لەگەڵ کەسێکە تەخەڕوجەکات و تا ئێستا کۆنتاکتێکی ڕاستەوخۆی نییە لەگەڵ نەخۆشەکان دکتۆر ئەحمەد ئەمە داوتت لێرە وەربگرم چی دەبێت
دواوتەی ئێمە بۆ ئەمڕۆ هیوادارین کە زۆرترین کەس بێن ئەمە هەلەیەکە کە شەرت نییە هەموو جارێ دووبارە بێت و بەم زوانش دووبارە بێتەوە ئەتوان بێن سوودمەندمن لە پرۆژانە بەتایبەت خۆشحاڵ ئەبین و سەربەرز ئەبین بە ئامادەبوونی ئەو کەسانی کە نەبوونن کە توانێت ئەوەیە نییە فەحسەکانی خۆیان بکەن یاخود ئەگەداری تەندروستی خۆیان بن ئێمە بە خۆشحاڵی و خزمەتی ئەو کەسانە ئەەکەین ئامانجی ئێمەش ئەوەیە کە کۆمەڵە پزیشکێک دروستکەین لە ساڵانی داهاتوو نەک نەخۆشخانەیەکی خێرخوازی و بێ بەرامبەر بەڵکو هەر کەسێک لە ئێمە بێ بەرامبەر تا توانای هەبێ هاوکاری کەسە نەخۆش و هەژارەکان بێت. دکتۆرە سیما دواوتەی تۆ پەیامی تۆ سەرەتا زۆر خۆشحاڵ بووم زۆر سوپاسانەکەم بۆم دەرفەتە جوانە و هەروەها ئێمەش ئەمانەیە بە هاوڵاتیان بگەێنین کە ئێمە چاڕوانتانین ئەمڕۆ ئەمە بۆ تەنها بۆ ئێوە کراوە تەنها بۆ هاوڵاتیان و بە خزمەتی هاوڵاتیان کراوە ئێمە زۆر خۆشحاڵە بین بە خزمەتکردنیان چاڕوانتانی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد بەرزنجی لە پرسرایی گشتی ڕێکخراوی فری دکتۆر لە کوردستان هەروە سپاس بۆ دکتۆرە سیما ئیسماعیل ئەندامی ڕێکخراوی فری دکتۆر سپاس بۆ ئێوە. ئەمەش بێگومان و NRT و کوستافی NRT سەردانی فستیڤالەکە و هەروە پرۆژەکانشتان دەکەین زۆر بەخێرات بێکار نیۆڕەتەوە بە خێراتندان دەکەین دەستان خۆش بێ زۆر سپاس خۆشەویستان